ڕۆژانە لە سنووری پارێزگای هەڵەبجە 150 تۆن پاشماو و خۆڵ و خاشاکی ماڵان کۆ دەکرێتەوە. لێرە کە نزیک بە عەلوێنووی شارەکەی و بۆری گەورەی ئاوی خواردنەوەی لێوە نزیکە، ئەو خۆڵ و خاشاکەی کۆ دەکرێتەوە، ژێرخاک دەکرێت. لە ئێسایە بەڕێوەبەرایەتی ئاوی هەڵەبجە ئاگاداریان کردوونەوە بە نووسراوکەوە بۆریکی ڕیسی لە ژێر ئەو تەمرایە لە هەمان کاتا پرۆژەی ئەلو و سەوزەی میوەی هەڵەبجە لێ دروستەکرێت. ئەوان جاداشتیانیاوە بە ئێمەکەوە عەلەساس بۆتە ڕێگر بۆ دروستکردنی سیاجی پرۆژەکە. اینجا لە هەمان کاتا لە ڕووی تەندروستیەوە گرفت دروستەکە بۆ ژینگەیی. ئێمەش داوامان کردووە لە پارێزگا کە شوێنێکی گونجاو لە سنووری ناحیەکانە دروستکە وی ئێمەش و شارەوانەکانی بەڕێوەبەرایەتی بە هەمان شوێن لەو شوێنە ڕۆیکەین. بەڵام تا ئێستا ینی حەلێکی موسەکین دروست کراوە چاوەڕێی تەواوبوونی ئەو پرۆژەی لەندفیل تەندروستین کە بە نزیکەی ڕێژە لە ساڵ 80 تەواو بوو. سەرۆکی شارەوانی هەڵەبجە باز لەوە دەکات مەترسیەکانی هەڕشتنی خاشاک لەو شوێنە نزیکەی شار بە بەرپرسانی ئیداری هەڵەبجە گەیاندووە کە دوور نییە زەبڵ و خاشاک تێکەڵ بە ئاوی خواردنەوە ببێت و کارەساتی بۆ دانیشتوانی شارەکە لێ بکەوێتەوە. ئەوای ئێمە چەند ساڵێک لەمەوە پێش خۆڵ و خاشاکمان ببردایەتە ئەو سنووری لاندفیلە بۆیە بیرمان لەوە کردەوە ئێمە وەکو سنووری پارێزگای هەڵەبجە هەم جیا ببینەوە وەکو پارێزگایەکی سەربەخۆ هەم لاندفیلێک بۆ خۆمان دابنێ. ئێستا لاندفیلەکە لە 185 تانەوەی تەواو بووە لە ئایندەیەکی نزیکە تەواو بوو. ئێمە ئەم خۆڵ و خاشاکانە ئەبینە لاندفیل. پسپۆڕێکی خۆپاراستنی تەندروستی ئاماژە بەوە دەکات شێوازی لە ناوبردنی خۆڵ و خاشاک لە هەڵەبجە بەپێی ستانداردنیە و پێویستە شوێنێکی دوور لە ناوچەی نیشتەجێبوون و خزمەتگوزاری دابین بکرێت و سوودی ژوەر بگیرێتەوە لەو پاشماوانەی کۆ دەکرێنەوە. بە هەموو شێوازێک ئەوە زۆر قەدەغەی بۆ چەندین ساڵ بۆ چەندین سەدە ئەو پاشماوانە زیانی تەندروستی گەێنن بە هاوڵاتیان ژیانێکی زۆر ترسناک و درێژخایەن بەجێڵە لەسەر ژینگەی ئەم وڵاتە. هەمیشە ئەبێ حسابی مەجاری حسابی بابڵێن ئاوەڕۆ حسابی ئاوی خواردن ئەمانە پێشوەختە بەپێی سیستەماتیکی ماستەرپلانی شارەوانی و دایرەی ئاو و جیهاتی معنی پێکەوە دەستە جەمعی هەماهەنگیەکەن تاوەکو کە ئیشێکی سانداری تەندروستی بکەن تاوەکو لە داهاتوە کۆمەلگایکی تەندروست بێ. تا ئێستا سیستەمی ڕیسایکلین لە هەڵەبجە نییە و لاندفیڵد بۆ لە ناوبردنی خۆڵ و خاشاک لە 180 کارەکانی کۆتایی هاتووە کە بە شێوازێکی جیهانی خۆڵ و خاشاک و زبلی ماڵانی پێ لە ناو دەبرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.